رێزدار سەربەست نەجمەدین شارازەیە تەکنۆلۆژیای زانیاری ji Silêmaniyê li gel me. Kak serbest dem baş û spas bi amedebûn te. Êsta diyartirîn rêgekan ka fêl li xelkî dekirêtin û perey lê debirdirêt kamenan ba bizanîn bû xweparestin. بەڵێ سڵاوتان لەبێت بێگومان ئێستا بۆهۆی بڵاوبوونەوەی تۆڕە کۆمەڵایەتیەکان و هەم بۆهۆی هەبوونی سیستمی بانکی دیجیتاڵی ئەو گروپانی کە لەو بوارانە تاریشەکەن و خەریکی فێڵ و ساختەکارین تەرکیزێکی زۆریان خسۆتە سەر عێراق و بە تایبەتی هەرێمی کوردستانیش چەندەها ڕێگەیان گرتوۆتە بەر بۆی کە پارە لە خەڵک بکێشنەوە لە ئێستادا چەند ڕێگەیەک هەیە کە باوترینیانە لە هەرێمی کوردستان و عێراق یەکێک لەو ڕێگانە ڕێگەی فیشینی پێڵێن کە لە ڕێگەی بەکارهێنانی چەند بەڵگەنامەیەکی ساختەوە یان تەلەفۆنکردن بە بیانووی جۆراوجۆر و هۆکاری جۆراوجۆر کارتی بانکی لە بەرامبەرەکەیان یان لە قوربانیەکە ئاسەنن یان کۆمەڵە زانیاری هەیە کە ڕەبتە بە حساب بانکیەکەیانەوە یان هەر وەسیلەیە کە بەهۆیەوە پارەدان ڕوەیە ئەم بابەتانە لەم قوربانیە کۆنتڕۆڵەکەن ڕێگەیەکی ترمان هەیە کە بە ناوی وەبەرهێنان و سەرمایە گوزاری لە ئەنتەرنێت لە ڕێگەی ساختەکردنی وێبسایتە ئۆرجیناڵەکان یان ئەو کۆمپانیانەی کە ئۆرجیناڵ و خەڵک بەشداری تیا کردووە ئەم گروپانە دێن دووبارە سایتێکی ساختە یان سیستمێکی ساختە پلاتفۆرمێکی ساختە لەم ئەسلیانە گرنەوە و ئەیخەنە بەردەم قوربانیەکە تا بەشداری بکە بە ناوی وەبەرهێنان و سەرمایە گوزاریەوە جۆرێکی ترمان هەیە بە ناوی پێڵەن لۆتەری کە پەیوەندیت پێواکرێ یا تەلەفۆنت بۆکرێ یا لە تۆڕە کۆمەڵاتیەکانەوە پەیوەندیت پێواکرێ کە پێتەڵەن تۆ بوویت تەخاوەنی خەڵاتێک یان بوویت تەخاوەنی ئەوەی کە کۆمەڵێ وەسیلە هەیە تۆ ئەبێ بەشداریمان بۆ بکەیت بۆ دەرچووە لە بەرامبەر یا بێ سەرەتا تۆ حساب بانقیمان بۆ بکەیتەوە تا ئێمە پارەکەت بۆ تەحویلکەین چوار ڕێگەیە لە باوترین یان زۆرترین ئەو ڕێگانن کە دووبارە بێتەوە باشە زۆرن بەپێی ئەوەی کە ئێوە ئاگاداریان پەیوەندیتان پێوە دەکرێتن زۆرن ئەو کەسانە کە فێڵیان لێکراوە بەڵێ بە دڵنیاییەوە قوربانیەکی زۆر هەیە ینی بەڕاستی جێگەی ئەوەیە کە هەڵوێستەی لەسەر بکرێت جێگەی ئەوەیە کە لێکۆڵینەوەی لێ بکرێت ینی بە نمونە هەمانە نمونەیەک بۆ بەڕێزت بێنمەوە بە جۆرێک یاریەکە وا داڕێژراوە یا سیستمەکە وا داڕێژراوە کە قوربانی کە پەیوەندی پێوە ئەکرێ بە نمونە ئەڵەوەرە گروپێکمانەیە بەشداری لە گروپە بکە تۆ هەروەرە ناو گروپەکەەوە چالاک بە لەگەڵ ئێمە بەبێەوەی تۆ هیچ بڕەپارەیەک بیت ئێمە ڕۆژانە 10,000 تینە 5,000 تینێ فعلەن کەسەکە کە ئەچێ بەشداریەکە ئەکەیس هەیە بەم جۆرەیە ئێستا لامانە باشە ئەم کەیسانەی کە پێتان زانی وە کات سەربەست زۆرترینی و کەمترینی چەند زیانیان کردووە من کەیسم لەلایە کە خۆی سەرۆکی تیمەکەیە واتە قوربانیە خۆی تیمێکیشی لەگەڵ ئاجا تیمەکە 5 کەسە 6 کەسە 10 کەسە بەم تیمە 125 دەفتەر دۆلاریان خوراوە واتە لە بینی 7 بۆ 8 کەسە کە وەکو تیمێک بەشداریان کردووە 125 دەفتەریان خوراوە و 1 سنت یا 1 دیناریان تا ئەسە بۆ نەگەڕاوەتەوە باشە زیاتر ئەو کەسانە کێن کاوا زیان دەکەن یان فێڵیان دەکرێت بە ئاسانی واتە لە ڕووی شیاری و باری داراییەوە دۆخیان چۆنە هەموو جۆرە کەسێکی تایە ینی کەسی تایە شەهادەی زۆر باشی هەیە کەسی تایە شەهادەی نییە یا کەسی تایە خوێنەواریەکی زۆر باشی هەیە بەردەوام ئەنتەرنێت بەکارێنێ واتە هەموو بابەتەکان هەموو جۆرەکان هەیە بەڵام ئەوەی کە وا ئەکە ئەم کەسانە توش بن پێشەکیەک قازانجێک وەرەگرن بەپێی ئەو بڕەپارەی کە ئەوان نەیخەوێنن بە نمونە ئەگەر کەسەکە 1000 دلاری خەواندە بێ ئەمان هەر لە یەکەم ڕۆژە 100 دلاری ئێنە 150 دلاری ئێنێ دواتر مانگێک ئەم یاریە بەردەوام ئەبێ ئەو ئۆفری ئەوە خاتە بەردەمی کە حساب بانکەکەی بە نمونە 5 دەفتەر دلاری تێکە 6 دەفتەر دلاری تێکە تا ئەگات ئەو حدەی کە ئەو گروپە مەبەستیانە ئەو پارەیە بەدەستی بێنن واتە هەموو جۆرە کەسێکی تایە و ئەو کەسانە بەخواستی خۆشیانە چنە ئەم یاریەوە ئەوە نییە بە زۆر پەرکێش بکرێن یا هەڕەشیان لێ بکرێ یان کۆمەڵە وەسیلە هەیە بەرامبەریان بگیرێتە بەر باشە کاک سەربەست ئێستا خەڵک چۆن ئەو فێڵانە بناسێتەوە کەسانێک هەن بە دوای کاری ئۆنلاین دەگەڕێن خۆ هەموو کارێکی ئۆنلاین فێڵ نییە کەواتە چۆن لە یەکدی جیا بکەینەوە
بەدڵنیایەوە لە ئێستادا لەم سەردەمەیە باش و خراپەکە تێکەڵاو بووە هەنە ڕێکاری سەرەتایی هەیە کە ئەبێ بگیرێتە بەر بۆ بەشداریکردن لە بزنزێکی ئۆنلاین پێش هەموو شتێ تۆ ئەو کەسەی بەرامبەرت دەبێ بزانی کوێیە ئەو کۆمپانیای بەرامبەرت دەبێ بزانی کوێیە شوێن و مەکانی لەکوێیە ئەو سەرمایی هەیەی لەکوێیە دەیناوە بە نمونە مۆڵەتی هەیە لەلایەن ئەگەر حکومەتی بۆ نمونە هەرێمی خۆمان باسکەین حکومەتی هەرێم مۆڵەتی هەیە ئەم کۆمپانیایە چکە تۆ ناکرێت پارەی خەڵک بێنیتە لای خۆت بەڵام هیچ مۆڵەتێکی حکومەتت نەبێ هیچ مۆڵەتێکی وەزارەتی پەیوەندیدارت نەبێ پێش هەموو شتێ ئەبێ ئەمانە بەڕاستی چێک بکرێتەوە دواتر ئەو کەسانی کە لەناو ئەم یاریەیان یان لەناو ئەم سیستمەیان چێن کەسانێکن ئایا شارەزان یان کەسانێکن تەنها مەبەسەکەیان ئەوەیە کە کۆمەڵە خەڵک لە خۆیان کۆبکەن و پارەکانیان بخورێت ئەمانە دوو لەو خاڵە سەرنجانن کە کەسێک ئەگەر بێ بەشداری لە بزنزێکی ئۆنلاین بکە یان دیجیتاڵی بکات ئەبێ بەڕاستی ئەم دوو خاڵە لەسەر و هەموو ئەو خاڵانەوە بێداینێ اینجا دوجاریش کە ئامێنێتەوە سەر پارەکە ئایا ئەو ڕێژەی پارەی کە ئەوان داوایەکەن لە چه ڕێگەی وەسیلێکەوە پارەدانەکە ئاکرێ ئایا لە ڕێگەی لەسەر ڕێگەی سیستمی دیجیتاڵیەوە چکە ئەگەر کاشەکە بێتۆ بەڵێ ببوورە کاک سەربەست لەسەر ڕێگەکان ڕێگەی جیازی فێڵکردنی شەوەک باسکردیان پەیوەندیکردن بە هاوڵاتیانەوە هەیە بۆی فێڵیان لێ بکرێن بەشێک لەو هاوڵاتیانەی کە قسەمان لەگەڵیان کردووە فێڵیان لێکراوە دەڵێن لە ڕێگەی ئەپی تەلەگرامەوە هەژماری بانکیان هەک کراوە و پارەیان براوە ئەمە تا چەند ڕاستە تا چەند ینی جیازی لەو ڕێگەانەوە هەیە کە ئاسانە و ئاسانترە فێڵی لە خەڵکی بکەن یەک شت هەیە ئەمێ بۆ هەم بۆ بینەرانیشی ڕووبکەینەوە ئێستا داتایەکی زۆری خەڵکی هەرێمی کوردستان بە تایبەت ژمارە تەلەفۆنیان دەست ئەم گروپانە کەوتووە جا ئەم داتانش لەکوێیان دەستکەوتووە بێگومان هەرێکێک لێمە بەشداری لە ئاپێکە ئاکەین بە نمونە لە ئاپی فەیسبوک بەیان تەلیگرام بەیان ئاپێکی ترکاتە زانیاری خۆمان تۆمارەکەین ئەم کۆمپانیایانە لە پشتەوە زانیارەکانی ئێمە ئەفرۆشنەوە لایانی بازرگانی کەواتە با ڕوون بێ کاتێکە ژمارە تەلەفۆنی من بڵاو بۆ تۆ دەست ئەم گروپانە کەوتووە لەگەڵ یەکێک لەم ڕێگەیانە دەستیان کەوتووە بە نمونە لە تەلیگرامەوە کاتێک پەیوەندیت پێکرێ زۆربەی ئەکاونتەکان ڕسمی ئافرەتی لەسرە و ئافرەتەکانیش زۆربیان لە مەنتیقەی کۆریا یان یابان لەو مەنتیقەیە بێ کە ڕسمەکانیان سێریانەکەی و ناوی عەجیبیشیان پێوەیە کاتێن نامەت بۆ نێرن یا بە زمانی ئینگلیزی یا بە زمانی عەرەبی و ئێستا زۆرینەیان گوگل ترانسلیتیش بەکارێنن ڕاستەخۆ زمانەکە تەرجمەکەن بە کوردی ئەوان تەنها پەرکێش دەکەن بۆ یاری بە هیچ جۆرێک حساب بانکەکەی تۆ هاگ ناکەن حساب بانقیکی دیجیتاڵیت هەبێ یان کارتێک کریدت کارتێکت هەبێ ئەوان داوای ئەوەتە لێەکەن پێشتر بیت یاریەکەیانەوە قازانجێکی کەم تێنێ ئەو کات تۆ بەخواستی خۆت ئەوان چەند بڕەپارەیان بێت تۆ بەیانێنێر ینی وەکو ڕۆبۆتێکت لێ دێت وا تەوقیتت ئەەکەن وا یعازت ئێنێ ئەوان چەندیان بوێت تۆ ئەتکەن من باسی جان باسی زمانت کرد کەواتە زۆربەی ئەوانەیە کە ئەم فێڵانە لە خەڵکی دەکەن دروستە بڵین لە دەرەوەی وڵاتن لە ڕۆی ئۆنلاینەوە خۆیان دەگەینن بە خەڵکی کوردستان زۆریان ئەتوانم بڵم بە ڕێژەی لە 90 تا 95 لە دەروی وڵاتن بەڵام گروپیشمان هەیە کووردە کە لە ماوەی ڕابردوو بە تایبەت فۆکەسیان کرد بۆ سەر بانکێکی دیجیتاڵی ئەمانە کورد بوون بەڵام ئەوانی کە ئێستا زۆر بڵاون بە ڕێژەی لە 95 لە دەرەوەن بە تایبەتی پاکستانی هیندستانی بەنگلادیشی و زۆر بەشیان لە دووبەی دانیشن باش هەر گرێدراوی دەرەوە زۆر جار پەیوەندی تەلەفۆنی بۆ دێ یان نامەیەکت بوو دێ بە ژمارەیەکی بیانیەوە وڵاتانی دیکەوە سەری هەندێک خەڵکی شێواوە هەیە خولەوانەیە پەیوەندێکی ئاسایی بووی بێتن کارە ئیشەکە خزمەکە دۆستەکە بەڵام لە ترسێکدایە جاری وایە ڕقەمە ناتوانێت ئەوەش بکاتەوە ئەمەش ڕووداوە چون خۆمان بتوانین لە ژمارەیەک بپارێزین کە بەڕاستیان بناسینەوە کە بەڕاستی ژمارەیەکە لە دەرەوە هاتووە لەگەڵ کردنەوەی وەکو دەوترێت دەتوانێت بێتە ناو مۆبایلەکە بوو نمونە لەوێوە ئاسانتر زانیاری تایبەت دەست بکەوێت تا ئەوەی سبەی لە ڕێیەکی دیکەوە خەڵکی بخاپێنن فێڵیان لێ بکەن بەڵێ بابەتەکە بەو جۆرەیە کاتێک تۆ لە ڕێگەی ئەنتەرنێتەوە لە ڕێگەی تۆڕە کۆمەڵاتیەکان و یان لە ڕێگەی ئاپەکانەوە پەیوەندیت پێوە ئەکرێت ئەمە شتێکی ترە کاتێک لە ڕێگەی سیمکارتەوە پەیوەندیت پێواکرێت ئەمە شتێکی ترە زۆربەی ئەو کۆمپانیانی کە ئەم فێڵانەکەن لە ڕێگەی تۆڕە کۆمەڵاتیەکان و ئاپەکانی ئینتەرنێتەوە پەیوەندیت پێواکەن ئەمانە نایانوێت یانوێت کەمترین پارەی خۆیان لەم بوارەیە سەرف بکەن
کاتێک کە تۆ لە ڕێگەی تۆڕە کۆمەڵاتەکان پەیوەندیت پێواکرێ ئەوان هەر لینکێکت بۆ ئەنێرن یان هەر ئەپلیکیشنێکت بۆ ئەنێرن ینی بەڕاستی پێش وەختە تۆ بێت چێشی ئەم لیکانەیان بکەیت چێشی ئەم ئەپلیکیشنانەیە بکەیت کە ئەوان پێشنیاریەکەن ئاخۆم ئەپلیکیشنانە سکام نین فێڵ نین کۆدی زیان بەخشی تێدا نییە یان ئەو لینکانی ئەوەی نێرێ ئایا کۆدی زیان بەخشی تێکەڵ نییە لەبەرەوە پێشەوەی کە تۆ کلیکێک لە لینکێکی ئەوان بکەی یان ئەپلیکیشنێکی ئەوان دابەزێنی پێش هەموو شتە بێت چێکی کەی یان ڕایش بە کەسی شارەزا بکەی کە لە بوارەکەدا شارەزا بێت. زۆر سپاس کاک سەربەست نەجمەدین شارەزای تەکنۆلۆژیا زانیاریش سلێمانی لەگەڵ ما بووی ماندوو نەبن.